من پێم وایە بەڕاستی بڕیاردانی ئەنجامدانی ڕیفراندۆم لەو کاتێک کە دیاری کراوە ئەوە کارەساتێکی زۆر گەورەیە و دروستبوونی دەوڵەتی کوردی بە چەندین ساڵ دەخاتە دواوە، چونکە بڕیارێکی هەڵا لە کاتێکی هەڵا، بڕیارێکی ناسایی، بڕیارێک پشگیری ناوخۆی نییە، پشگیری نێو دەوڵەتی نییە. هەموو تاکێکی کورد، هەموو لایەنە سیاسیەکان ئەوەی من لە دوور و نزیک ئاگادارم هەمویان لەگەڵ دەوڵەتی کوردین و خەباتیان لە پێناوی دەوڵەتی کوردی و حکوومەتی کوردستان کرد و بە شانازیشەوە لەگەڵ ڕیفراندۆمن. بەڵام ڕیفراندۆمێک لە پێناوی دروستبوونی دەوڵەتی کوردی و ڕیفراندۆمێک لە پێناوی خزمەتی خەڵک، نەک ڕیفراندۆم لە پێناوی مەکسەبی سیاسی حیزبی بکرێت. من ئەوەی بە کارەساتیە بینم دیبلۆماسیەتی کوردی کە ئێمە زۆر جار بەرپرسانی کورد دەڵێن سەرکەوتوو بۆ دیبلۆماسیەتی کوردی، سەرکەوتنەکە چییە؟ دوای ئەوەی کە ئەمان بەڕسمی ئەڵێن ڕیفراندۆمەکەین بۆ دەوڵەتی کوردی نییە، لە کاتێکە گەروانە بێ ئەمە بۆ چاوەشەکردنی خەڵکە. ڕیفراندۆمێک بۆ دەوڵەتی کوردی نەبێ، بەڵام وڵاتانی دنیا هەریەکان لە شوێنی خۆی و ناڕزایی دەرببڕێەوە پشتیوانی نەکا کەوا بێ ئێمە دیبلۆماسیەتێکی سەرکەوتومان نەبووە. ڕیفراندۆم بۆ شاردنەوەی شکستەکانی دەسەڵاتی کوردیە، ڕیفراندۆم بۆ چاوەشەکاری خەڵکە، ڕیفراندۆم بە بەدەستێنانی مەکسەبێکە کە دوای هەڵبژاردن بکرێ بڵێ من ڕیفراندۆممان کرد، ریفراندۆم بۆ شاردنەوەی ئەو هەموو نەعەدالەتی و نادادپەروەرەیە کە لە هەرێمی کوردستان ناکراوە. ئەگەر ریفراندۆم بۆ دەوڵەتی کوردی نەبێ، ریفراندۆممان بۆ چییە؟ خۆ ئێمە ریفراندۆمی نایاسایی کە پشتیوانی نێودەوڵەتی نەبووە لە ساڵی 95 کردومانەوە، ڕێژەیەکی زۆریش دەنگیێناوەی تر پێویست ناکات دووبارەکەینەوە. ئێمە گەر بمانەوێت دەوڵەتی کوردیمان هەبێت نابێت گوێ بدەینە هاشوشی دەوروبەر و ئەمانە، بەڵام گرنگە کاری بۆ بکرێ و ئەمێ بزانم بەرهەمی دیبلۆماسیەتی کوردی چی بووە بۆ ئەوەی کە ئەمانە هەر لە هەنگاوی یەکەمەوە، هەنگاوێک کە هێشتا دەوڵەتی کوردی نییە، هێشتا ڕاپرسیەکە نەکراوە، هێشتا ڕاپرسیەکەڵێن بۆ دەوڵەتی کوردیش نییە، ڕێگە پێ نادەن. ئەم ڕیفراندۆمە بکرێەوە، خەڵک لەم بارودۆخە سەختەی ئێستاتیایەتی بێزارە لە دەنگدانیا بەشداری نەکە یا بە نادەنگ بدا، ئەمە کارەساتێکی گەورە شکستێکی گەورەیە. ڕاپرسیەک بکرێت لە ١٧٠ دەنگەکان بێنین یا لە ١٨ بێنین، من مەترسیەوەم هەیە کەمتریش بێنێ، مانای وایە ئێمە ڕیفراندۆمە نەکردنی باشترە لەم تەوقیتە کە بەرهەمی نییە و بۆ ئەوەی خەڵک مەشغوڵکەن بە بابەتێکی ترەوە لایەنە سیاسیەکان و بۆ ئەوەی بیکەنە مزایدەیەکی سیاسیش پێیان وابێ بڵێن ئەوە تا ئێمە دەوڵەتی کوردی و ڕیفراندۆمەکەین هەندێک حیزب ناڕازین، لە کاتێکە هەموو تاکێکی کوردی، هەموو حیزب ڕێکخراوێک لەم کوردستانە لەگەڵ دەوڵەتی کوردی لەگەڵ ڕیفراندۆمە، بەڵام لەگەڵ ڕیفراندۆمێکی یاسایی